ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردیاری چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ، قەتڵی حکوومەتی هاوڵاتیەکی کورد لەژێر ئەشکەنجەدا، بەسەندکرانی حکمی سێدارەی یعقوب کەریمپور لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە، بەسەندکردنی بڕیارنامەی پەرلەمانی ئەوروپا سەبارەت بە سەرکردی سیستەماتیک لە ئێران، راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە بەردەوامی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران. دەستبەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەردەوامی شەپۆلی نوێی دەستبەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان، پزیشکێکی ددانی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. بە پێی دوایین زانیاریەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی ڕێبین مەولودی ڕێکەوتی 11 ڕێبەندانی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 12 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستدانیە. قەتڵی حکوومەتی هاوڵاتیەکی کورد لە ژێر ئەشکەنجەدا، بە پێڕاپۆرتی گەیشت و هاوڵاتیەکی خەڵکی ئیلام پاش دەست بەسەرکردنی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم لە بەندەر عەباس لە ژێر ئەشکەنجەی و هێزانەدا گیانی بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو شارومەندە بە ناوی نیما جەعفەری تەمەن 22 ساڵ و خەڵکی گوندی سەرتەنگ سەربەن ناوچەی ئەیوان ڕێکەوتی حەڤەی ڕێبەندانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بۆ گرتوخانەی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم ڕاگوێزراوە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو ئیداری ئیتلاعاتی بەندەر عەباس پەیوەندیان لەگەڵ بنەماڵەوە گیان بەخت گرتووە و پێیان ڕاگەیاندون بە مەبەستی وەرگرتنی تەرمی ڕۆڵەکەیان سەردانی ناوەندە پەیوەندیدارەکان بکەن. گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەرچالەکێکی سنفی معەلیمان بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ. بە پێی دوایین زانیاریەکان، ڕەزا موسلیمی لە ئەندامی کانونی سنفی معەلیمانی هەمەدان بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ لە ژێرتونترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمدایە. ئەو هاوڵاتیە کە لە ڕێکەوتی نۆزەی بە فلانباری ئەمساڵەوە لەلایەن هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە، سەرڕای هەموو ئەشکەنجە و ئازارەکانی گوشاریان خستۆتە سەر بنەماڵەکەی. بە وتەی سەرچاوەگادارەکانیش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەو بەندکراوە ڕاگەیەنراوە کە بەهۆی ئەوەی هاوسەرەکەی خەڵکی شاری سنەیە پێویستە دان بەوە دابنێ کە پەیوەندی لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکاندا هەیە. ڕێگری ڕژێمی کۆماری ئیسلامی لە بەڕێوەچوونی ڕێوەڕەسمی ڕێزگرتن لە یادی گیان بەخت کردووان. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ڕێوەڕەسمی ڕێزگرتن لە یادی گیان بەخت کردوانی خەڵکی مەلەکشاهی ئیلام، ڕژێمی کۆماری ئیسلامی هەموو ڕێگەکانی ئەو شاری داخستووە. بە پێی راپۆرتی گەیشتوو ڕۆژی پێنجشەمە 23 ڕێبەندانی 1404 هەتاوی لە چلەمین ڕۆژی گیان بەختکردنی خەڵکی ناڕازی لە شارستانی مەلەکشاهی ئیلام، خەڵکی ئەو شارە بڕیاریان داوە بە مەبەستی ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو ڕێوەڕەسمێک بە بەشداری خەڵکی ناوچەکە بەڕێوە ببن. بەڵام ڕژێمی کۆماری ئیسلامی کە لە کۆبوونەوەی خەڵک دەترسێت، هەموو ڕێگەکانی ئەو شاری داخستووە و تەنانەت کۆمەڵێک لە چالەکانی مەدەنی و سیاسیشی بانگەش کردوون. بەسەندکرانی حکمی سێدارەی یعقوب کەریمپور لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە. بە پێی دوایین هەواڵەکان، یعقوب کەریمپور هاوڵاتی پەیڕەوی ئاینی یارسان لەلایەن لقی نوێمی دادگای ئینقلابی ورمێەوە حکمی سێدارەکەی پەسەند کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوبراو مانگی جۆزەدانی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شار سەنیمیاندووە و دەست بەسەر و ڕەوانی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن لقی یەکەمی دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل حکمی سێداری بەسەردا سەپێنرا. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە، ئەو بەندکراوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ئیدانەی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن زانکۆی ئازادی تارانەوە. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی ئازادی شاری تاران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئیدانی سەرکوتی خەڵکی ناڕازیان لە ئێران کرد. بە پێی هەواڵی گەیشتوو لە بەیاننامەکەدا سەرڕای بە جەنایەتکار ناوبردنی دەسەڵاتی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئێران ئاماژە بەوە کراوە گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەرچالەکانی مەدەنی، خوێندکاران،
خۆپیشاندەران و هەروەها چالەکانی فەرهەنگی و دەست بەسەرکرانیان بە پێچەوانی مافەکانی مرۆڤ و پێویستە بەرپرسانی ئەم جەنایەتە لە ئێران سزا بدرێن. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژانە ئاسی تونند و تیژی هێزەکانی ڕژێم دژ بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەرزتر دەبێتەوە و ژمارەیەکی زۆر لە چالاکان دەست بەسەر کراون. پاسەندکردنی بڕیارنامەی پەرلەمانی ئەوروپا سەبارەت بە سەرکوتی سیستەماتیک لە ئێران. ڕۆژی پێنجشەمە 23 ڕێبەندان پەرلەمانی ئەوروپا بڕیارنامەیەکی سەبارەت بە سەرکوتی سیستەماتیک و بارودۆخی نامرۆڤانە پەسەند کرد. ئەم بڕیارنامەیە کە ڕەشنووسەکەی لەلایەن ئەندامانی گروپی سەوس و هاوپەیمانی ئازادی ئەوروپاوە ئامادەکرا بوو. ئەمەژە بە سەرکوتی درڕندانەی خۆپیشاندەرانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار دەکات و ڕژێمی کۆماری ئیسلامی بە کەڵک وەرگرتن لە هێزی کوشندە، دەست بەسەرکردنی بە کۆمەڵی ناڕازیان، بێسەر و شوێنکردنی زۆرە ملێ، ئەشکەنجە و داخستنی ئینتەرنێت محکوم دەکات. لە درێژەی بڕیارنامەکەدا بە توندی ڕەخنە لە هەڵبژاردننی کۆمەری ئیسلامی وەکو جێگری سەرۆکی کۆمیسیۆنی گەشەپێدانی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتووەکان و هەروەها پەیامی پیرۆزبای سکرتێری گشتی ئەو ڕێکخراوەیە بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕش 1357 گرت. ئەوکات لە بڕیارنامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە کادری دەرمان بەهۆی دەرمانی بڕینی خۆپیشاندەران یان دەرمانکردنی خۆپیشاندەران لە شەرگوشارێکی زۆردان و زۆرێک لە دەست بەسەرکراوان لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی بێبەشکراون. کشانەوەی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا لە بنکەی سەربازی ئەلتەنفی سووریا. بە پێی دوایین زانیاریەکان هێزەکانی ئەرتەشی ئەمریکا لە بنکەی سەربازی ئەلتەنەفی سووریاوە بۆ وڵاتی ئوردون کشاونەتەوە. ڕۆژی پێنجشەمە 23 ڕێبەندان و هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ڕێکەوتنامەی نێوان هێزەکانی سوورای دیموکراتیک و حکوومەتی کاتی سووریا دوو بەرپرسی پلە بەرزی دەوڵەتی ئەمریکا ڕایانگەیاند کە لە پێناو بەڕێوەچوونی ڕێکەوتنامەی نێوان ئەو دوو هێزەدا بنکەی سەربازی ئەلتەنەفی سووریایان ڕادەستی هێزەکانی ئەرتەشی سووریا کردوێتەوە و بۆ وڵاتی ئوردون پاشەکشیان کردووە. بە پێی ڕێکەوتنامەیە بڕیارەکە هێزەکانی سووریا بڵین سووریای دیموکراتیک بە پێکهێنانی چەندین لیوە تێکەڵی ئەرتەشی سووریا ببێت و هەروەها بەرپرسانی ڕۆژئاوای کوردستانیش بەشداری لە پۆستی وەزارەتی وڵاتەدا بکەن. دوایین هەواڵ راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە بەردەوامی پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران. ڕۆژی ڕابردوو مایساتۆ هەواڵنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەختی لەسەرەوە کردوێتەوە کە نەک تەنیا ڕێژەی سەرکوتی هاوڵاتیان کەم نەبووێتەوە بەڵکو بە توندترین شێوەش بەردەوامە. لە بەیاننامەکەدا ئەمەژە بەوە کراوە کە ناوبراو سەبارەت بە سێ بابەتی گرنگی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران لەگەڵ بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی توێژی کردووە و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە هێشتا پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن ڕژێمەوە لە ئێران بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ ئاسی تونند و تیژیەکان دژ بە خەڵکی ناڕازی بەرزتر دەبێتەوە. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.